لە نێوان دڵ و قودسدا ئایا ئەم شارە کەوتۆتە ناو بەرداشی ململانیەکانەوە؟ نامم بووە داومەتە ئاسیاش کەرکووە قەڵای سەوزە ژووری تویتان هەبێتەوە دەبێت بتکوژی خزمەتیکەریم کەرکووک شارێکە یەکەتی زۆر لێداێناوە پارتی تایە مشکلە بە یەک سرنجێک خزمەتی یەک نەخۆشخانەی کوردستانی کردبێت هەڵوێستەکانی دکتۆر نەجمەدینم پێ بڵێ لە ڕووی نەتەوەیەوە لە هەفتاکانەوە کە ئاچێ بۆ ئەمریکا تا 2011 کە دێتەوە چی بووە؟ دکتۆر نەجمەدین پیاوێکی سەرکەوتووە دکتۆر نەجمەدین متمانی خەڵکی بەدەستهێناوە لە ڕووی ئیداریەوە یەکێکە لەگەڵ دەمترین محافظی عێراق بووەتە مەرجع بۆ هەموو پارتی جدیدێکدا ئەگەر ئەم قسانەی من وانین ئەگەر وزارەی ناوخۆی عێراق پرۆژەی بارێمکردنی کەرکووک لە چوارچێوەی ئەو شخصیەیە ئەو ئارەزووە شخصیەیە ئەگەر پارتی مەبەستی دەوڵەتی کوردیە بۆچی نەڕەکانی ئێستاکە لە بەغداد ئەچن بنیاتی دەوڵەتی ئەمە پرۆژەیەک عەقلانی بێن تەرخی هەزار کەسە تەعیینی کردووە گشتی کوردە پارتی تایە تورکوانی تایە عەرەبی تایە کوردی تایە یەکێتی تایە داوای لێبوردن بکەوە انسحاب بکەم یعنی ئەمە هیچ بەرنامەیە پەیوەندی بە سیاسەتی شۆریە پەیوەندی بە حیوان شۆریە ئەمە تۆمەیەکی زۆر ناڕەوایە کە یەکێتی و من لێرەیە ڕەتی ئەەکەم بۆ دەبێت داوای لێبوردن بکات لەسەر ئەو ناپاکیە من ناپاکی بە سیوێکی ئاب بە ناپاک ئەزانم دەستێوەردان لە کوردستانی ڕۆژاوە بە ناپاک ئەزانم تەبا و ناتەبا شەوی چوارشەممە کاتژمێر 8:05